ئێمە ئەوەیە پیاوەکەی من 72 ڕۆژە تیرۆر کراوە هەتا ئێساکێ بکوژەکانی دەستگیر نەکراوە ئێمە ژەمانەوێت بکوژەکانی دەستگیر کرێ ئایا لەسەر هەر شتێکە ئێمە هیچ کەسێک کێشە و مشکلی لەگەڵ هیچ کەسێکان نەبووە بەس ئایا بۆچی تیرۆر کراوە تیرۆرێکی زۆر وەحشیانیان کردووە ئێمە ئەمانەیە بکوژەکانی بگیرێت و حاکم حکمیان بدات هیچ هۆکارەکەی نازان هەڵناسن بەم کێشەیە و ئێمە ئەمە مەدەی ئەمە 12 کە ڕدێنە ئێرە ئەچینە دێگەڵا هەرڵن پەلەمەکەن و هەر هیچیشمان بۆ ناکرێت بە دوای ئەوە کراوین کە بۆ چی نەکراوە هەتا ئیسێ داواکاریمان ئەوەیە لە حکومەت دیاریم کە هەڵسی بم کەیسەی هینیان بکات و ئەم بکوژانە دەستگیر بکات وەڵا هیچ کێشە کۆمەڵایەتی شخصی لەگەڵ هیچ کەسێکانە وەڵا ڕاستەکە بەس مەگەر دڵی خەڵکی خۆش کردبێ ئەنا هیچ کێشەی لەگەڵ یەک کەسێکانە بوو فەقیری ماڵی خۆی بووە ئێمە حاکمی تاقیق وعدێکی ئەوەی پێداوین کە نووسراو بکە بۆ دەستگیر نەکرێ نووسراو بکە بۆ وەزارەتی پێشمەرگە چونکە تۆمەتباری بکوژ سەر بە وەزارەتی پێشمەرگە و لە زێرە ئەمە کچی جوانڕۆی باڵەبان هونەرمەند جوانڕۆی باڵەبان کە 72 ڕۆژ لەمەوە پێش 22 شەش لە ناو وەزارەتی پێشمەرگە هاتۆتە دەرەوە ئەڵەن هاتۆتە دەرەوە ئیتر نازانم لە ئەزمەی داوامە باوکم براوە تیرۆر کراوە شەو بەیانی سعات 5 تەرمەکان لە پەلکە ڕەش دۆزیوەتەوە تا ئێستا دەنگیانێ هیچ زانیاریەکیان نەیەوە بە ئێمە هیچ هەواڵێکی دڵخۆشکەریان نەیەوە بە ئێمە هەموو شتێکمانداوە دەست یاسا هیچ بۆ ئێمە ناکات ئەگەر یاسا نایکە با بیاتە دەست خۆمان بکوشەکانی دۆزینەوە خۆمان حەلەکەین حکومەت هەنێکی ئەڵێت بکوژان ئەمری دەستگیرکردینیان بۆ دەرچوە بەڵام تا ئێستا نەگیراون ئێتر داوا لە حکومەت هەکەین داوا لە یاساکەین هەر کەسێکە لە هەر پلە و پۆستەکە هەر حیزبێکە بە زووترین کان ڕادەستی دەستگایکە و چی لە باوکم کرا ئاش لەو کرێتەوە سەرەتا من بە ناوی بنەماڵی جوانڕۆی باڵەبانەوە من وەکو کوڕی جوانڕۆی باڵەبان باوکم لە کاتی داوامیدا وەک پێشمەرگەیەک لە جۆقی عسکەری لە وەزارەتی پێشمەرگە کە تا ئێستا نازانێ ئایا کە فڕێنراوە یان بانیان کردووە تەرمەکەی لە 22 شەشە دۆزراوەتەوە بە کوژراوی باوکم مەتاسا هیچ کێشەیەکی شخصی لەگەڵ هیچ کەسێکان نەبووە یعنی باوکم کەسێکی هونەرمەند و ئەندامی کارا بۆ لە سندیکای هونەرماندا بوو ئەوە هەروەها ئەندامی کارا بۆ لە کۆمەڵی هونەری میلی کوردستان بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئاسایشی هەولێر و وەزارەتی پێشمەرگە کە بەکارانی ئەم تاوانە قێزەونە بە یاسایان بگەێنن جوانڕۆی باڵەبان خنکێنراوە چاوەڕێی ئەوە بووین کە نەتیجەیەکمان بەڵێ وەکو لە کۆنگرەکە ئاماژەمان پێکرد دیارە لە 22 شەشەوە ئەو کەسە لە گوندی پەلکەڕەش لە بینی هەولێر و دێگەڵایە کوژراوە دوایەوەی کە سێری راپۆرتی پزیشکیمان کرد بینیمان کە خنکێنراوە بە شێوەیەکی دڕندانەش لێ عەزابیش درا تعزیبیش دراوە ئەنجا تیرۆر کراوە مرکز کەم تەرخەمە پۆلیس کەم تەرخەمە لە دەستگیرکردنی تۆمەتبارەکانە لە کاتێکە هەموو عینوانێکیان دیارە بەڵام تا ئێستاکانە دەستگیریان نەکردووە ئێمە ئەمانەوێت لە ڕێی حاکمی تحقیقەوە جەخت بکەینەوە لەوەی کە بە هەر شێوازێک بێ کە ئەگەر نەشتنە سەر ماڵەکەی بۆ دەستگیرکردنی لە شوێنی داوامەکەیەوە تۆمەتباری بکوژ دەستگیر بکرێ پێمان وایە لەبەرەوەی کە ئەندامی دەستگایەکی ئەمنیە دەستگیر ناکرێت هۆکارەکە هەر ئەوەیە لەبەرەوەی کە کەسەکە بەرپرسێکی عسکەریە لە هەولێرە ئەژی بەو سەبەبەیە کە دەستگیر ناکرێت تا ئێستاکانە عەتمان نییە سەبەبەکەی ئەوە بێ سەبەبەکە تەنها ئەوەیە کە ئەو کەسەی کە تۆمەتبارە بە کوشتن کەسێکی احتیاجی نیە کەسێکی پلە بەرزە هۆکارەکە هەر ئەوەیە قەنەعەتم وان نییە کە سەبەبەکە جیاوازی ئیداری و سیاسی بێ لە کوێدا دەستگیر نەکرێ وەکو کەسوکاری ئەوەی کە ئێمە لێمان بیستون بەردەوام بە دوواداچوونەکەن لەسەرەوە دۆسێ ئێمەش وەکو تیمی پارێزەران نیەتی ئەوەمان هەیە کە کۆڵ نەدەین هەتاکو نەتیجەیەکمان دەزەکەوێت ئەو تۆمەتبارانە بە پێی مادەی 406 ئیلقاقا بزیان بۆ دەرچووە ئەو مادەیە مەشمول نییە بە کەفالەت ئازادکردنی با محکەمە یەکلای کاتەوە ئێمە حورمەت لە ڕا و لە قەرارەکانی محکەمە ئاگرین بەڵام با بکوژەکان بێنێتە بەردەم محکەمە و ئاشکرای بکات بۆ 3 کەس دەرچووە ئەمری بالقەزڵ هیچیان تا ئێستاکانە دەستگیر نەکراون لە کات کە شوێنی هەرسێکیان دیارە دا ئەو قەرارەمان نەداوە هەرچەنە بەپێی قانون ئەتوانێت کە بیگوێزێتەوە بۆ محکەمەی سلێمانی بەڵام لە ئێستادا ئێمە ئەمانەوێ قۆناغی تحقیق بەجددی تەواو ببێ و تۆمەتباران دەستگیر بکرێن و ئیحالەی محکەمە بکرێن لە هەر محکەمەیەکاوێ بۆ ئێمە گرفت نییە بەڵام لە کاتێکی کە پێش بێتە پێشەوە بزانین محکەمە نەعادلانە قەرارەدا پێچە بیر لەوە بکەینەوە کە محکەمەکەی بجێزینەوە بۆ سلێمانی
باڵەوان